لە دیارە داگیرکەرانی هەرێمی کوردستان و عێراق و کوردستانی تورکیا و کوردستانی ئێرانیش لە هەموو پارچەکانی تردا ئەم داگیرکاریە بە تایبەتی دەوڵەتانی ئەقلیمی وەکو تورکیا و ئێران و حتا عێراقیش و لە ناوچەکەدا پێیان باش نییە ئەم تەجروبەی هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بڕوە بە بیانووی هاتنی هێزەکانی پەکەکە هێرش ئەکەنە سەر هەرێمی کوردستان و ڕۆژ بە ڕۆژ دەیانەوێت زەوی و زیاتر پانتایەکی زیاتر داگیر بکەن و بتوانن کاریگەری خۆیان هەبێت لەسەر ڕووداوەکان ئەگەر هاتوو لە سپێنێدا ڕۆژێ لە ڕۆژان ئەم هەرێمە زیاتر دەنگایی بەرەو پێشەوەنە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر شتێک بە خۆی ناکرێت ڕێگە نادا خەڵکەکە خۆی جوڵە و حرەکەیە بکە خەڵکە خۆی ناڕزایەتی دەڕێ خۆی دەبوو ئەگەر ئەوان وەکو لە ڕووی قانونیەوە وەکو دەوڵەتێک و وەکو قانون و یاسا هەندێک تەداخلات نەکەن بەڵام ڕێگەیان بدایە خەڵک فشاری بکدایە فشاری جەماوەری دەتوانێت ئەو هێرشانە بوەسێنێ نەک خەونی ئەوەیە بەڵکو هەدەفی سەرتریێنەی ئامانجی سەرەکی ئەردۆغان ئەوەیە بە دوو ئێتیجایەکی ئەوەی کە لە ناو خودی تورکیا خۆی فەشەلی هێناوە دەیەوێت ئەو ئەزمەیە تەزدیر کا بۆ دەرەوە ئێتیجای کەشی ئەوەیە کە وەکو جەنابەت باست کرد لە سەردەمێکە دەوڵەتی عوسمانی هەبووە ئەم ناوچانە دژێ دەسەڵاتی وەرکەفیردووە دەوێت ئەو ئیمپراتۆریەتە زیینوکاتەوە کە بۆ خۆی نازانێ ئەمە سەردەمێک بوو بەسەر شووە سەردەمی نە ئیمپراتۆریەت ماوە سەردەمی نە داگیرکەری ماوە ئەگەر بێت و ڕۆژ بە ڕۆژ ئەمانە پەرە بدەن پێم وایە دەبێتە سەرخۆرەی خۆیان دەبێتە ڕوخاندنی دەوڵەتی تورکیا من پێم وایە هێزە سیاسیەکان هێزە کۆمەڵایەتیەکان خەڵک دەبێت ڕوبەڕووی ئەم داگیرکاریە ببێتەوە خەڵک ئەبێ فشار بکە خەڵک ئەبێ بێتە مەیدان من پێم وایە ئەگەر ئێستا ئەمڕۆ ملیۆنێک خەڵک بێتە سەرجا دژی ئەو داگیرکاری سەدایەک و ڕنگدانەوەیەکی زیادی ئەبێ بۆ دەرەوەی ناوەندەکانی دەسەڵاتداری هەم هەرێمی و هەم جیهانیش بەڵام بەداخەوە ینی جۆرێ لە جۆرەکان ئینسان بێ ئەمە دەبێ خەڵک بۆ ناجوڵێ ئەم داگیرکاریە کە هەموو حیات و ژیانی خەڵک لەناو دەبات ڕژێمێکی وەکو تورکیا ڕەنگە ڕژێمێکی فاشستی دیکتاتۆر ببێت ئەمە سبێنێ ئەگەر بێت و ئەمانی پۆ بچێتە سەر بەخوا نەک داوای هەولێریش ناکات بەڵکو داوای سلێمانیش دەکات داوای موشتێکەکە ئەم هێرشکاریە بەڕاستی مەترسێکی گەورەیە بۆ سەد هەر چوار پارچەی کوردستان و بەتایبەت باشووریش اینجا لەبەرەوەی کە شەڕ و جەنگ و کاولکاری و داگیرکاری ئێمە زۆر کەممان نەبینیوە وەکو بە گوێری تەمەنی خۆم ئەمانە هەمووی بێدەنگی لە ئاستی ئەمە بەڕاستی مەترسێکی گەورە هەڵەگرێ بۆ دوای خۆی بڵێن کۆنگرەیەکی نەتەوەیی کۆنگرەیەکە تەبابێ کۆنگرەیەکە بەڕاستی پڕبێ لە یەک دەستی لە یەک دەنگی لە یەک باوەڕی لە بیرۆڕایەکی واکە نیشتیمان هەر چوار پەرچەکە لە بەزنەیەکدایە کەس بووی نییە ئەم سنوورە بشکێنێ کەس بووی نیە داگیریکە کەس بووی نیە هێرشی بۆ بکە ئەمە شتێکی باش زۆر باشە لە ئاستی چییە بڵین سەرکەوتووە لە ئاستی ئەم هێرشکاریانی کە هەر وڵاتێک تموحێکی گەورەی هەبێت تومەحی داگیرکاری هەبێت تومەحی جەنگی هەبێت تومەحی با بڵین سەرمایەتداری و گۆڕینەوەی تیجاری خۆی لە سنوورەکانی هەرێمی کوردستان و باشوور و با بڵین باکوور و ئەمانە هەبێ ئێمە لەوێ ئەم کۆنگرەیە بۆمانە بێ بەمای سەرکەوتن ئەبێ هەموو حیزبە چەپەکان بە یەک دەنگ لەسەر شەقام بن تا ئەم سنوورانە بە شێوەیە شکۆدار بکرێ کە هێرشکاری و کاولکاری هیچ وڵاتێک نەتوانێت بێتە ناوی و جارێکی تر دەوڵەتی تورکیا دەیەوێت خاشی هەرێمی کوردستان بەزێنێت و جاگیری بکات بەداخەوە بە مێژووی چەند ساڵی دەوڵەتی تورکیا دەیەوێت شتێک نەبێ بە ناوی زمانی کوردیەوە دەوێت شتێک نەبێ بە ناوی جلی کوردیەوە کە ئێستا زۆربەی ئێمە بە زمانی کوردی بەجلی کوردیەوە لە بۆنە نیشتیمانەکانە ینی حزۆرمانەیە بەداخەوەی ئێستا لە هەرێمی کوردستاندا گوزەریێت لایەنە سیاسەکانی باشووری کوردستان هیچ هەڵوێستی ئیجابیان نییە بۆ هەرێمی کوردستان بەداخەوە دەبایە پەرلەمان و حکوومەتیش دژی ئەو کاری کە حکوومەتی تووشە دەیکات بۆ بەزاندنی هەرێمی کوردستان دەبایە هەڵوێستیشی زۆر ئیجابیان هەوایە سەبارەت بۆ مۆزوع دەبێت ئێمە فشارێکی مەدانیانە بکەینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستیە بێ نەک هەرێمی کوردستانیش حکوومەتی عێراقی دەبێتە سەر جواب لەسەر هەرێمی کوردستان و ئانەش ئێمە دەبێت حەملەیەکی فراوان بکەین بۆی کردبوون و خۆپشاندانی سەرانسەری لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین بۆی جارێکتر نەتوانێت حکوومەتی تووشیا بە هەوەسی خۆی تەرانتیان لە هەرێمی کوردستان بکات.